ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکار ماتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. مانگرتنی کرێکاران لە پترۆشیمی شابات، هەڵاتنی دەیان بەندکراو لە زیندانەکانی دێزەڵاوای کرماشان، دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە بۆکان و مەهاباد، ناڕەزایەتی خەڵکی باکووری کوردستان لە ئاست دانانی قەیوم لە شارەوانیەکان، ژاراویبوونی 20 بیرۆدەی مادەی هۆشبەر لە کەمپێکی عێراق و خۆپێشاندانی هەزاران کەسی خەڵکی ئاڵمان دژ بە یاسای نوێی کۆچبەری. مانگرتنی کرێکاران لە پترۆشیمی شابات. بەپێی هەواڵی گەیشتوو ماوەی 6 ڕۆژە کرێکارانی پترۆشیمی شابات لە ناڕەزایەتی بە نەدانی داخوازیەکانیان مانیان گرتووە و لەو ماوەیەدا هیچ بەرپرسێکی ڕژیم نەچووە بەدەم داخوازیەکانیانەوە. بەپێی ڕاپۆرتە کرێکارانی پترۆشیمی شابات لە مانگی ڕەزبەری ئەم ساڵەوە هەڵدەستیان وەرنەگرتووە و تووشی کێشەی مەعیشەتی بوون. کرێکاران پاش دەست لە کارکێشانەوە لە ناوەندی شرکەت کۆبوونەتەوە و خوازیاری پێدانی داخوازیەکان چوونە سەرەوەی هەڵدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی بوون. ناڕەزایەتی خوازیارانی مەسکەنی میلی لە داڵاهۆ. بەپێی هەواڵی گەیشتوو 480 بنەماڵەی خوازیاری مەسکەنی میلی لە شارستانی داڵاهۆ ماوەی 14 ساڵە بیلا تەکلیف ماونەتەوە و چارەنووسی خانوەکانیان ناڕوونە. بە وتەی ناڕازیان بەرپرسانی دەوڵەت لە ساڵی 89 هەتاوی بەڵێنی ڕادەستکردنی خانوەکانیان لە ماوەی 3 ساڵدا بوو. بەڵام 14 ساڵ بەسەر بەڵێنەکانیان تێپەڕیەوە و هێشتا کاری دروستکردنی خانوەکان کۆتایی نەهاتووە و خەڵک لە بلا تەکلیفی داماونێتەوە. خوازیارانی مەسکەنی میلی وتویانە چەندین جار کۆبوونەوەیان بەڕێوە بردووە، بەڵام هیچ ناوەندێکی پەیوەندیدار سەرنجی بە داخوازیەکانیان نەداوە. هەڵاتنی دەیان بەندکراو لە زیندانی دێزەڵاوای کرماشان. شەوی پێنجشەممە 11 ڕێبەندان بەندکراوانی زیندانی دێزەڵاوای کرماشان خۆپێشاندانیان کرد و پاش ئاگردانی بەشێک لە زیندان 30 بۆ 40 کەسیان هەڵاتوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بڕیار بووە بەیانی ڕۆژی هەینی ژمارێک لە بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە سێدارە بدرێن. بەو بۆنەوە بەندکراوان ناڕەزایەتیان دەربڕیوە و پاش ئاگردانی بەشێک لە زیندان هەڵهاتوون. بە دوایە ڕووداوەدا بەرپرسانی حکوومەت کەشێکی ئەمنیەتیان بەسەر شارەکە دازاڵ کردووە و حکوومەت بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە هێزی لە پارێزگای لۆڕستانەوە بۆ سەرکوت هێناوە. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە شارەکانی بۆکان و مەهاباد. ڕۆژی پێنجشەممە 11 ڕێبەندان هێزەکانی حکوومەت لە شارەکانی بۆکان و مەهاباد سێ کەسیان بە ناوەکانی بەفرین مەحموودی، کەیوان نیکنام و ئەنوەر کورد دەست بەسەر کرد. بە پێی زانیاریەکان سەرکوتگەرانی حکوومەت لە شارەکانی بۆکان و مەهاباد هێرشیان کردوتە سەر ماڵی بەفرین مەحموودی، ئەنوەر کورد و کەیوان نیکنام و ئەو سێ شارۆمەندەیان بەبێ بەڵگەی قەزایی بە توند و تیژیەوە ڕەفاندووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و هەروەها شوێنی ڕاگیرانیان لە بەردەستانیە. ئازادی کەماڵ مەسعودی بە دانانی وەسیقا لە گرتوخانەی مەهاباد. کەماڵ مەسعودی ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنی خەڵکی مەهاباد کە لەم دوایانەدا دەست بەسەرکرابوو ڕۆژی پێنجشەممە 11 ڕێبەندان بە دانانی وەسیقەی 2 ملیار تمەنی ئازاد کراوە. کۆتاییەکانی مانگی سەرماوەزی ساڵی 1403 هەتاوی کەماڵ مەسعودی هاوکات لەگەڵ شەپۆلی ڕەفاندنی هاوڵاتیان لە شارەکانی کوردستان لەلایەن هێزامنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی شاری ورمێ ڕاگوێزراوە. ناوبراو ڕۆژی چوارشەممە 10 ڕێبەندان بۆ زیندانی مەهاباد گوازراوە و ڕۆژی پێنجشەممە بە دانانی وەسیقەی قورس ئازاد کرا. شایانی باسە کە تەنیا لە مانگی بەفرانباری ئەم ساڵدا زیاتر لە 68 هاو نیشتمانی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراوە. ناڕەزایەتی خەڵکی باکووری کوردستان لە ئاست دانانی قەیوم لە شارەوانیەکان. ڕۆژی پێنجشەممە و هەینی 11 و 12 ڕێبەندان خەڵکی ئازادیخوازی باکووری کوردستان لە شارەکانی شرناخ، وان و ئانکارا دژ بە سەرکوتگەریەکانی حکوومەتی ئەردۆغان خۆپێشاندانیان کرد. لە چەند مانگی ڕابردوودا
حکوومەتی تورکیا کودەتایەکی دژ بە دموکراسی لە وڵاتە دەست پێکردووە و لە شارەکانی باکووری کوردستان دەیان شارەدار و ئەندامی شۆڕای شار کە لەلایەن خەڵکەوە هەڵبژێردرابوون دەست بەسەر و ڕادستی دادگای کردو. لەو ماوەیەدا خەڵکی ئازادیخواست چەندین جار دژ بە زیندانیکردنی نوێنەرانی ڕاستەقینەی جەماوەر و دانانی قەیوم لە جێگایان خۆپێشاندانیان کردووە، بەڵام دەوڵەتی ئەردوغان بە سەرکوتی زۆرتر وەڵامی خەڵکی داوەتەوە. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی نەساجی خاوەر لە گیلان. ڕۆژی پێنجشەممە 11 ڕەبەندان کرێکارانی شاغڵ لە کارخانەی نەساجی خاوەر دژ بە نەدانی حەقدەست و مەزایە کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی کارخانەی ڕستنی خاوەر ماوەی 6 مانگ حەقدەستیان وەرنەگرتووە و داواکاریەکانیان لەلایەن خاوەنکارەوە پشتگوێ خراوە. کرێکاران دەڵێن کە بەهۆی نەدانی حەقدەست مەعیشەتی خۆیان و بنەماڵەکانیان کەوتۆتە مەترسیەوە و بەهۆی نەدانی حەقی بیمەکانیشیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی ناتوانن سەردانی و ناوەندە دەرمانیانە بکەن. کرێکارانی ناڕازی داوا دەکەن ئەمنیەتی پیشەیی و بیمەی دەرمانیان بۆ دابین بکرێت و حەقدەستەکانیان بە پێ ڕێژەی هەڵاوسان بڕواتە سەرەوە. ناڕەزایەتی کرێکارانی بەشی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسن لە عێراق. کرێکارانی شاغڵ لە بەشی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی عێراق ڕۆژی پێنجشەممە 11 ڕێبەندان لە ئاسدۆخی خراپی پیشەی و مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکاران حەقدەستی هەندێک لە کرێکاران بە 3 منداڵەوە تەنیا 10 ملیۆن تمەنەوە. ژمارەیە کرێکار ڕۆژانە 8 بۆ 12 سەعات کار دەکەن و تەنیا 11 بۆ 12 ملیۆن تمەن حەقدەست وەردەگرن. کرێکارانی ناڕازی خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست و هەروەها پێدانی ئیزافەکاری و سەختی کار بوون. دەست بەسەرکردنی چالاکانی مەدەنی لە سەبزەوار. ڕۆژی پێنجشەممە 11 ڕێبەندان چەندین چالاکی مەدەنی خەڵکی سەبزەوار بە فەرمانی دادستانی ئەو شارە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگێزراون. بە پێی زانیاریەکان ناهید مەلوەندی، چالاکی بواری توریسم، عەلی پویان مقەدەم بەندکراوی سیاسی پێشوو کە بە تازەی لە زیندان ئازاد کراوە و سەجاد پورسەخاوەت چالاکی مەدەنی لە نێو دەست بەسەرکراواندا بوونیان هەیە. شانی باسە کە هێشتا هۆکاری دەست بەسەرکردنی و چالاکە مەدەنیانە ڕوون نەکراوەتەوە و زانیاریەک لەسەر چارەنووسیان لە بەردەستدا نییە. ژارایی بوونی 20 گیرۆدەی مادەی هۆشبەر لە کەمپێکی عێراق. ڕۆژی پێنجشەممە 11 ڕێبەندان ئۆرژانسی عێراق ڕایگەیاند کە بەهۆی بڵاوبوونەوەی گازی مۆنۆکسیدی کەربۆن 20 توشبووی مادەی هۆشبەرەکانی نێو کەمپێکی ئەو شارە ژاراوی بوون. بە پێی زانیاریەکان یەک کەس بەهۆی خراپی دۆخی تەندروستی لە نەخۆشخانە بەسەری کراوە و دۆخی تەندروستی 19 کەسی دیکە جێگیرە و لە دەرمانگا مەرەخەس کراون. جێگای ئاماژەیە کە چاودێری نەکردنی کەمپەکانی واسێنان لە مادەی هۆشبەر و ناستاندار بوونیان 8 ساڵە قوربانی لە یەکەوێتەوە و ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی کەمترین بایەخ بە ژیان و تەندروستی خەڵک دەدات. لە سێدارەدانی 3 بەندکراو لە زیندانەکانی یەزد و یاسووج. بەیانی ڕۆژی پێنجشەممە 11 ڕێبەندان حکمی ئەعدامی 3 بەندکراو لە زیندانەکانی یاسووج و یەزد بە تۆمەتەکانی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر جێبەجێکرا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، بەندکراوێک بە ناوی محەممەد زابوری کە پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەست دەست بەسەر و بە ئێدام مەحکوم کرابوو لە زیندانی یاسووج لە سێدارە دراوە. هەروەها 2 بەندکراو بە ناوەکانی ناسر زەندیپور و نادر مینایفەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی یەزد ئەعدام کراون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی هەزاران کەسی خەڵکی ئەڵمان دژ بە یاسای نوێی کۆچبەری. ڕۆژی پێنجشەممە 11 ڕێبەندان هەزاران شارۆمەندی ئەڵمانی لە چەند شاریە وڵاتە دژ بە سەختکردنەوەی یاسای کۆچبەری ڕژاونەتە سەر شەقام و خوازیاری هەڵوەشانەوەی بوون. بە پێی راپۆرتەکان حیزبی دموکرات مەسیحی ئەڵمان بە هاوکاری حیزبی ئاڵتەرناتیڤ بۆ ئەڵمان گەڵاڵەیەکیان بۆ بەرتەسکردنی وەرگرتنی پەنابەران لە وڵاتە پەسەند کردووە و بە یاسابوونی ئەو گەڵاڵەیە ناڕەزایەتی ئازادیخوازان و چەپەکانی وڵاتی لێکەوتێتەوە. ڕۆژی پێنجشەممە دەیان هەزار کەس لە شارەکانی بەرلین، لایپزیگ، مونیخ، دۆرتمۆند، کۆڵن، هانۆفێر، فرایبۆرگ و چەند شاری دیکە ڕژانە سەر شەقام و خوازیاری هەڵوەشانەوەی ئەو پەسەندکراوەیە بوون. بینەرانی خۆشەویست، گەشتیاوەڵەکانتان پێشکەش کرا
کات و ساتێکی خۆش بۆ هەموو لێ.